قطوف العنب في كامل حليتها بألوانها. بۆڵەترەکان بە ڕەنگێکی ئاڵتوونی ڕازاونەتەوە لە قەسەوزە جوانەکان بە دەوریاندا شۆڕبوونەتەوە کە چەندین لاسکی ناسک و جوانی دارمێوەکان نیشانەن بۆ هاتنی وەرزی ڕنینەوەی بۆڵەترەکان. باخەوانەکانیش ئامادەی ئەو ئەرکەن. هذه المهمة هي مصدر رزقنا يعني الحمد لله. ئەوانە تاکە سەرچاوەی داهاتی ئێمەن. ناوچەکەمان شێخ عەجلەینە. لەسەر ئاستی هەموو جیهان باشترین ترێ هەیە. بیانەکان سەردانی باخەکەمان دەکەن و پەسنی ترێکەمان دەکەن چونکە تاموچێژێکی تایبەتی هەیە. كل الدول ما شفناش زي عنب الشيخ عجلين له نكهة له مذاق. للعنب قصته مع الفلسطينيين. ترێ و فەڵەستینیەکان چیرۆکی هاوبەشیان هەیە. ترێ بەشێکە لە کەلەپووری ڕۆشنبیری و شارستانی فەڵەستین. غەزە کە بە ترێ بەناوبانگە باخەوانی دەستڕەنگینی باشی زۆرە. جهدا مقدرا لزراعته. دارمێ و درەختێکی پیرۆزە بەرهەمەکەی ساکارە بەڵام خواوەند بە پیتی کردووە. باپیران من وایان پێگوتوین هەتا ئەو ترەیە بەو ڕەنگ و تامە خۆشەوە دێتە بەرهەم کاتێکی زۆری بۆ تەرخان دەکەین. باخەوانەکانمان هەمیشە لەگەڵ دارمێوەکاندا دەمێننەوە تا ئەو بەرهەمە جوانە دێتە بەر. تظل فاكهة العنب ذا مكان. ترێ یەک لەو میوە دەگمەنانەیە کە ڕەواجێکی تایبەتی هەیە. لەلایەن فرۆشیارانەوە داخوازیێکی زۆری لەسرە بە لێشاو دێنە بازاڕی شێخ عەجلەین و بەتامترین و جوانترین ترێ دەبنەوە. ئەم ترێی شێخ عەجلین تاموچێژ و جوانێکی تایبەتی هەیە کە لە دارمێوەکان دەکرێتەوە ڕاستە و خۆ دەگاتە بازاڕ. ينتج العنب الفلسطيني نحو ساڵانە فەڵەستین نزیکەی 55,450 تۆن ترێ بەرهەم دەهێنێت. بەهۆیەوە نزیکەی 10,000 کرێکار ئیشیان دەست دەکەوێت. بساتين العنب المنتشرة في قطاع غزة. بۆڵەترەکان وەکو هێشووی ئاڵتوونی دەدرەوشێنەوە پاش چەندین مانگی پڕ لە ماندوو بوون. دڵی باخەوانەکانیان خۆش کردووە. هێشوەترەکان کە لە ناو کەلەپووری دیرۆکی فەڵەستیندا ڕێگیان داکوتاوە. بها طباسي كردستان بالسوتشار غزة فلسطين.